سڵاتان لەبێت سبەی دووشەممە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆ دەبێتەوە لیژنە هەمیشەیەکان دیاری دەکرێت و دەنگ لەسەر پەیڕەوی ناوخۆش دەدرێت. 6 پارتی سیاسی کورد کورسی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیان بەدەستهێناوە. ڤار لە گرافیکەدا ناوی سەرۆکی فراکسیۆنە کوردیەکان ئاشکرا دەکات. با سەرەتا لە سەرۆکی فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستانەوە دەست پێ بکەین، شاخەوان عەبدوڵڵایە. دواتر هەرێم کەمال کە بە هەرێمی کەماڵاغا ناسراوە سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانە. دواتر ڕێبوار کەریم سەرۆکی فراکسیۆنی هەڵوێستە. سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامیش موسەنا ئەمینە. دواتر سروا عەبدولواحید سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێیە و دوای ئەویش ئەحمەدی حاجی ڕەشیدمان هەیە کە سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵەی دادگەریە. لە دانیشتنی سبەینێدا لیژنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دیاری دەکرێت. لیژنەکان بەپێی قورسایی پێکاتەکان و ژمارەی کورسیەکان بەسەر پێکاتەکاندا دابەش دەکرێت. شیعە زۆرترین و کورد کەمترین لیژنەی بەردەکەوێت. لەم گرافیکەدا ژمارە و شێوازی دابەشبوونی لیژنەکانتان بۆ ڕوون دەکەمەوە. ژمارەی لیژنەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق 25 لیژنەیە. لەم 25 زۆرترینیان لە 151 بەر شیعەکەوێت، واتە لە 13 بۆ 14 لیژنە بەر شیعەکانەکەوێت، زۆرترینیان بەر شیعەکانەکەوێت. لە 149 بەر کورد و سونناکەوێت، واتە کورد ئەگەری هەیە سبەینێ لە لیژنەکان 4 بۆ 5 لیژنەی بەرکەوێت و سوننەکانیش 6 بۆ 7 لیژنەی بەرکەوێت. و لە هەمان کاتدا لەم 25 لیژنەیە 7 لیژنەی سیادەوەتە 7 لیژنەیان گرنگترینیانە. یەکەمیان لیژنەی داراییە کە ئەم لیژنەیە چاودێری بارودۆخی ئابووری و دارایی وڵات ئەکات. نەوت و غازە کەویش چاودێری نەوت و غازەکە، لیژنەی دەستپاکیمان هەیە چاودێری دایرەکانەکات، واتە چاودێری ئەو گەندەڵیانە کە لە دایرەکانی حکومەتدا هەیە. دواتر لیژنەی وەبەرهێنانمان هەیە چاودێری پرۆژەکانەکە کە لەنێو وڵاتدا بەرهەم دەهێنرێت. و دواتر ئاسایش و بەرگری و پەیوەندیەکانی دەرەوە کۆمەڵێک ئەرگ لە خۆ دەگرێت کە یەکێک لەوانە بەرگریکردن لە پەنابەرەکانی وڵات و دواتر لیژنەی ببورن یاساییمان هەیە. واتە ئەم 7 لیژنەیە گرنگترین ئەو لیژنانن کە سبەینێ ئەگەری هەیە کورد لەم 7 لیژنەیە یەک دانەی بەربکەوێت. ئێستا ئەوان هەوڵی ئەوادن زیاتریشان بەربکەوێت، واتە لە لیژنەیەک زیاتریان بەربکەوێت. بڕیارە هەر لە دانیشتنی سبەینی ئەنجومەنی نوێنەران دەنگ بە پەیڕەوی ناوخۆش بدرێت. ئەگەر گۆڕانکاری لە پەیڕەوەکەدا نەکرێت و ئەگەر گۆڕانکاری تێدا بکرێت دەنگدان لەسەر پەیڕەوی ناوخۆ بەلایەنی کەمەوە بۆ 48 کاتژمێر دوا دەکرێت و تا ئەو بڕگانەی هەموار دەکرێتەوە دەخرێتە دەنگدانەوە و تێدەپەڕێندرێت. دابشکردنی لیژنەکانیش هاوشێوەی پۆستە باڵەکانی دیکە مشتومڕی زۆر لەسەر دروست دەبێت و پێویستی بەڕێککەوتنی سیاسی نێوان پێکهاتەکان و لایەنەکانیش هەیە.